باس لە بێکاری شاراوە دەکەین جاسەر کۆ لەوانەیە ئێستا زۆربەی بینەران پرسیار بکەن بڵێن بێکاری شاراوە ئەبێت مەبەستیان لە چی بێت من و تۆ و هەموو بینەرانیش لەوانەیە ڕۆژێکڕێمان کەوت بێتە فەرمانگەیەک یاخود هەر شوێنێکی دیکە بۆ ئەنجامدان و ڕایکردنی کارەکانمان بینی بێتمان لە ژوورێکە کۆمەڵێک کەس لەو ژوورەیە کارەکەن بەڵام وەک ئەبینین لە 6 کەسا بۆ نمونە دوانیان کارەکان بۆ ئەنجام ئەدەن و چوارەکەی دیکە دانیشتون ئەمەش کە کۆمەڵێک ڕۆتیناتیان لە فەرمانگەکان و لە شوێنە گشتەکانیشدا دروست کردووە کەواتە بە پێی پێویست بتوانین لە شوێنی پێویستە کەسەکان دابین بکەین کەواتە بێکاری شاراوە یعنی زۆر جار ئێمە پرسیارە لامان لەوانەیە ئەو کاری لە شوێنێکە ئەنجامەدرێت تر بە پێی کارەکە بێت بە کەسێک ئەنجام بدرێ پێویست نەکا 5 کەسی تیا بێت ئەمە هەم لە ڕووی ئابوووریەوە ئابووری ڕەپارێکی باش ئەگەڕێتەوە بۆ کەسی خاوەنکار هەم لە ڕووی ئەوەی کە ئەو پرسیارەش مالا دروست بێ بڵێ با نانی کەس نەڤڕین نە بە پێی پێویست بۆ شوێنی کارەکە بۆ لەلایەنی کۆمەڵایەتیشەوە ئەو شوێنانە قەرەباڵغی پێوە دیار نابێت گرفت بۆ کەس دروست نابێت و لەلایەنی کەسێتیشەوە ئەو کەسەوەکو خۆی زانیاری باشیە بێت ئەتوانێت کارەکەی خۆشی بە باشی جێبەجێ بکات و بشتوانێت لەسەر خۆی جاسەرکۆ ئەم دیاردەیە یەکەم جار لە ناوچە کوشت و کاڵەکاندا سەری هەڵداوە کاتێک لەوێ کە خەریکی بەروبوومەکان بوون کۆمەڵە کەس کاریان کردو کۆمەڵەکەی دیکە تەنها سێریان کردن و هیچ کارێکیان نەکرۆ کە ئەمە وردە وردە ئەم دیاردەیە گواسراوە بۆ شوێنەکانی دیکەش و بۆ دام و دەستگاکان و هەموو ئەو شوێنانی کە کاریان کردیان و ئەمە خواردیان بە کوردەکەی خۆمان ئەوەواتەمە لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بۆی کە بزانین زیاتر ئاشنایەتیمان هەبێ بزانین و کەسانەی چێن و چۆن بتوانین لە نێو دام و دەستگاکانی خۆمانە ئەمانە جارێکی تر ڕێخستنەوەی بۆ بکرێ و بە سیستەم بکرێ و پلانی شەبێ بۆ ئەم بابەتە ئێمە میوانداری زۆر بەڕێز کاک فەلاح حەسەنمان کرد و پسپۆڕی کارژێڕی و دارایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە بیانە کاک فەلاح زۆر بەخێر زۆر جار لە پرۆگرامەکانی تریشا لەگەڵ بەڕێزتا لەلایەنی دارایی و لەلایەنی کۆمپانیاکان و کەرتی گشتی و کەرتی تایبەت و گفتوگۆمان لەسەر کۆمەڵی بابەتی جیاز کرا ئەم جارە بابەتەکەمان لەسەر بێکاری شاراواکە یعنی زۆر جارتومانە بە سیستەمکردن هەموو ئەمانەمان لێ کۆڵەکاتەوە لەنەو کۆمەلگای خۆمانە هەتا ئێستا ئەم بێکاری شاراوەیە ماوە چ لە کەرتی گشتی بێ چ لە کەرتی تایبەت بێ بەڵێ زۆر سپاس بە جەنابتان بەڵێ تا ئێستا ئەوەی کە حالەتێکی زەق لە هەرێمی کوردستانە بە تایبەت لە دام و دەستگاکانی حکوومەتدا بێکاری شاراوە هەیە ئەگەر هاتوو بێکاری شاراوە ئەوە پێناسێکی جوانتان کرد لە پێشەکێکە ئیزافەتەن بۆ ئەوەی کە جەنابتان باستان کرد طبعاً مانە بەر فراوانەکەی ئەوەیە یان سادەکەی ئەوەیە کە ژمارەیەکی زیاد لە پێویست کارمەندا ئەنرێن بۆ جێبەجێکردنی ئیشێک کەم ئەکرێ کارمەندەکان کەمتر ببن ئەمە مانە سادەکەی مانە قوڵەکەی ئەوەیە کە ئینسان ئیش ئەکات کەسێک مرۆڤ ئیشێک ئەکات لە شوێنێکە لە تواناکانی خۆی کەمترە ئیشەکە توانای هەیە زیاتر پێشکەش بکە خاتون ئاماژەی بە کەرتی کشت و کاڵە ئەوەی کە لە کەرتی کشت و کار ڕوویە و ئێستاش و لە هێزار هێشتا بەردەوامە ئەوەیە کە وەرزیە ئێمەڵین بێکاری شاراوە لە کەرتە وەرزەکاندا ئەمڕۆ ئیشی هەیە لە کەرتی کشت و کاڵە بەڵام 3-4 مانگ بێ ئیشدا ئەنیشێت ئەمە ئەو دانیشتنە پێ ئەوترێت بێکاری شاراوە بەڵێ بە حقیقەت لە کوردستانە زۆر زەقە و لە زۆرێک لە وڵاتەکە کردوەکانە زەقە بە تایبەت لە دام و دەستگا حکوومیەکانە بەهۆی چەند هۆکارێکەوە هۆکارەکان یەک لەوانە پابندبوونی حکوومەتەکان لە چوارچێوەی سیستەمی ئابووری شتراکیدا پێشتر کە بەردەوام خەڵکیان دامەزراندووە نەک لەسەر بنەمای پێویستی ئەم دامەزراوەیە پێویستی بە چیە ئەم ساڵ ئەمەنە کەسی بۆ دامەزرێت لە پسپۆڕی ئەمەندا ڕچاوی پسپۆڕی نەکراوە ڕچاوی توانا نەکراوە ڕچاوی ژمارە نەکراوە حکومت خۆی پابند کردووە بە دامەزراندنی کارمەند وای کردووە کە کارمەندێکی زۆر لە کەرتی تایبەتدا هەیە وەک جەنابەت فەرمووت زۆر جار هەر مراجع یان کەسێک کە هاتشۆی دام و دەستگایکی حکومی ئەکات هەست بەوە ئەکا کە ژمارەی کارمەندەکان لە ژمارەی ئیشەکانیان زیاترە ئەمە هۆکاری سەرەکیە لە کەرتی گشتیدا بەڵام لە کەرتی تایبەت من پێم خۆشە هەموو جارۆک جەنابەت ئاماژەت پێکرد باسی کەرتی تایبەتیش بکەین چونکە ئەمڕۆ
بحقت کوردستان ئەبێ ئیتر ئاوڕێک لە کەرتی تایبەت بە جددی بدرێتەوە ئیتر چی لە ڕووی پێشخستنی داریەوە ببێت دارایەوە بێ هەتاوەکو دواتر واقعی کەرتی گشتیشمان تایبەتمان ببینن و بیخینە ڕوو دراسەتیکەین لە کەرتی تایبەتدا ڕوئەیات دیسانەوە هۆکاری ڕوودانی بێکاری شاراوە بریتە لە خراپی ئیدارەدان نە شارەزایی یعنی کە کەسی شارەزا نەبێت لەوەی کە جۆب دیسکریپشن و ڕێکخستنی ئیشەکان بکات و ستراکچەرێک دابنێ خەلەل دروستەکە واکە بێکاری شاراوە دروست ئەبێت بەبێ ئەوەی کۆمپانیاکە خۆی هەستی پێ بکە پێی بزانێت زۆر جاریش حالەتی کۆمەڵایەتی و تەکلیفکردن ئەم کەسەمان بۆ دابمەزرێن ئەوانە ئەن لە وڵاتانی خۆمانە هێشتا ڕۆڵێکی هەیە لە دامەزرانن لە کەرتی تایبەت ئەگەرچی ئێستا تقریبەن تا ڕادەیەک باشترە بەڵام هەر پێوەی دیارە بە کەرتی تایبەتشەوە دامەزرانن لەسەر ئەساسی کۆمەڵایەتی ئەمە حالەتی دووەمە حالەتی سێهەمیش ئەوەیە کە بەحقت من ئەمە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بم بە گەنجانی خۆمان کە ڕێز لە تواناکان خۆیان بگرن یعنی کە کەسێک توانای هەیە شتێک پێشکەش بکە ڕازی نەبێ بە ئیشێکی کەمتر خۆی بتوانێت خۆی بسەلمێنێت بەڵێ من توانام هەیە ئیشێکی زۆر ئەنجام بم لەم کۆمپانیایەکە دامەزراوم بەڵام کە چمە کۆمپانیاکە پۆزیشنێکم بۆ دائەنرێ یا ئیشێکم ئەدرێتێ لە تواناکانی خۆم کەمترە منیش بۆ ئەوەی لەو زۆنەیە بمێنمەوە سراحەتم کێشم بۆ دروست ناکە ئیشەکە هەوڵی خۆ پێشخستن نەیەم کە لە توانامدا هەیە بەڵام هەوڵی خۆ پێشخستن نایم وردە وردەوام لێ منیش ئابم بە بێکاری شاراوە ئەویشەی کە ئەنجامیم لە تواناکانم کەمترە کەواتە توانایەک هەیە استغلال نەکراوە بەکار نەهێنراوە ئەمە پێشەوەی بین ڕخنە لە ئیدارەدانی ئەو کەتە گشتیا ئەو کەتە تایبەتیانە بگرین هەنێجار بۆ نمونە بینی قەرەباڵقێکی زۆر لە بەردەم ژوورێکە هەیە کە ئەچیتە ژووریشەوە کۆمەڵێکی زۆر کارمەندی لێ بەڵام لەویە دوو کارمەندیان کارەکان ڕایەکەن و جێبەجێەکەن ئەمە هۆشتاری تاکیش و هەروەها ئەو ئەرکەشی کە بۆ کارمەندی دیکەس پێدراوە کە ئەنجامی نادا ئەمەش لێران لایەنێکی دیکەنیە کە کاریگەری نەرێنی هەیە لەسەر ئەو جۆرە بێکاری شاراوەیە بە دڵنیاییەوە بەڵام من ڕوونکردنەوەی کەم هەیە تەفسیرێکی کەم هەیە بۆ ئەو حالەتەی کە کۆمەڵە خەڵکانێک لە دەرەوە وەستاون لە دەرەوە ژوورەکە بە حەقیقەت ئەمە بەدی ئەکرێت یعنی هەتاوەکو لە ناو دام و دەستگاکانی لەسەر ئاسی بەرز ئەڕۆیت کۆمەڵە خەڵکێک وەستاون کەم ئەوانەی کە ئیشەکەن ڕەنگە ئەمە شێوازی ڕێکخستنی کارەکە ببێ لەلایەن ئیدارەی ئەو دامەزراوەیەوە نەیتوانیوە بە شێوەیەکی ڕێک و پێک وەرکفلۆیان بۆ ڕێک بخا کە بە شێوەیەکی باشتر ئیشەکان بەڕێوە بەرن دابش کراوە ئیشەکان ئیشی بن ئەمەیە ئیشی بەڕێستان ئەوەیە ئیلە ئاخریهی نەتوانراوە بە شێوەیەکی سیستەماتیک ئەم ئیشە ڕێک بخرێ وەرکفلۆیەک تەطبیق بکرێ جێبەجێ بکرێ بکرێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەو کەڵەکە بووە کەڵەکە بوونی خەڵک قەڵەباڵغی دروستبوونی خەڵک و چاوەڕوانیکردنێکی زۆر لە کاتێکە کە بە حەقیقەت حتا حالەتێکی زۆر خراپی دەرونین لە لای مراجعیش دروستەکە یان جاری وا هەیە من لە بەر دەرگا ئەوەستم بە چەندێک دوای کە چمە ژوورە و سێرکەم شتێکی زۆر زۆر بەسیتە یەک کارمەندانش تۆ شەش حوتێکن و معناوە نییە ئەوان ئیشەکە هاوکاری ئەم بەڕێزە ناکەن معناوەیە ڕێکخستنی ئیشەکە ئەسڵەن ئیدارەکە بەرپرسیارەتی کارمەندەکەش گرنگە لەویایە بەتەکید ئەمەیان ڕاستە خۆی لە حقیقەتە بێکاری شاراوە شتێک دروستەکە لە ناخی مرۆڤدا کە تواناکانی خۆی وردە وردە ناخاتە گەڕ بە تەواوی بۆیە ئەڵم گەنجانمان ڕێز لە توانەکانی خۆیان بگرن بە پێی توانەکانی خۆیان ئیش بن توانای زیاتری هەیە ناوێت ئیش بکاتی تر هەر ئاوها هاتووە و کەوتۆتە ئاستێک کە بە شێوەیەکی سراحەتی شەکەی خۆیەکە و ناوێت خۆی سەرقاڵ بکە ئەمەشان هۆکارە بەڵام من لە حقیقەت ئەوەی کە زیاتر ئەیبینم شێوازی ڕێخستنی ئیشەکانە لە دام و دەستگاکان زیاتر وەک لەوەی کە کارمەند ئامادە نەبێت ئیش بکە شێوازی خراپ ئیدارەدانە خراپ ڕێخستنی ئیشەکانە خراپ جێبەجێکردنی وەرکفلۆیە ئەگەر هەر هەی بێ دامەزراوەکە باشە کەواتەمە پێویستی بەوەیە کە بە سیستەم بکرێت سیستەمەکەش ئێستا لاموچیانە کاری لەسەرکرێت
وەلای خۆشمان بە خۆشحاڵیەوە کە بینی لە هەرێمی کوردستانە لە زۆربەی دام و دەستگاکانە هەوڵدراوە جارێکی تر کۆنتترۆڵی ئەم بابەتە بکرێت سیستەم دابنرێت کارمەند بۆ شوێنی خۆی دابنرێ بە کاری لەسەر بکرێ بە ئەلکترۆنیک بابەتەکان بکرێتە ئەرزانی ڕۆژ بە ڕۆژ جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات خۆی ئەچێت دام و دەستگاکانەوە ئەمە کارێکە ئیتروا لە ئێماکە کە هیچ کەسێکمان ئەمەنە لە بەردەمی دایرێکا دانەنیشین و 4 ساعت 5 ساعت ئەو کاتە لەبەر کۆمەڵە دام و دەستگا هەبوویانە بڕۆ 2 مانگی کەس هەرەتە ئێستا نا زۆر بە ئاسایی بە ڕێزێکەوە بە جوانی ژەتیتە ژوورەوە بە سیستەم و بە شێوازێکی ئەلکترۆنی کارمەندێکیش دانیشتووە ئەگەر ئەم هەنگاوە بۆ کەرتی تایبەتیش باڵ بکێشێ کاک فەلاح ئەتوانین ئێمە هەمووکۆی خۆت هەر بەردەوام ئاماژی بین توانای گەنجەکانیشمان بەکاربێنین کەس ئاکادیمیەکانیش بخێنە شوێنە گونجاوەکان و هاوڵاتیانیش سوودمەند بن لەم بابەتە زۆر تەواوە بەکارهێنانی سیستەم واتە دەستبردن بۆ تەکنەلۆژیا بۆ بەڕێکردنی کاروباری دامەزراوەکان هەنگاوێکی زۆر گرنگە خۆشبەختانە هەرێمی کوردستان ئێمە پێمان باشە هێشتا لە ئەڵین ئەبێت زیاتر ببێت بەڵام هەنگاوەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام دەدرێت وار ماوەیەک جارێک ئەبیسین کە لە دامەزراوەیەکی حکومیدا بە سیستەم کراوە و تەکنەلۆژیا بەکارەهێنرێ ئەمە سیمای بەڕێوەبردننی مۆدرنە ئەبێ هەرێمی کوردستان ئەم هەنگاوانە بنێ خۆشبەختانە هەنگاو ئەنرێت و ئەشکرێ خێراتر کرێت ئایا ئەمە کێشەی بێکاری شاراوە چارەسەرەکات بێکاری شاراوە ئەکرێت مکملاتی هەیە هەنگاوی دیکەی هەیە هەنگاوەکان بریتین دەچی بەمان ئێمە ئەمەمان باس کرد کە هۆکارەکانی چین بۆ چارەسەرکردن لە دام و دەستگاکانە لە کەرتی تایبەتدا ئەبێ کەسانی شارەزا داخڵی ئەوە ببن کە دیسانەوە دابشکردنەوەی ئەم کارمەندانەی کە هەمانن کە ئێسا هەموو کارمەندی حکومین تۆ ناتوانیت ئەوەیان کەی یەک هەنگاوی یەکەم دیسان دیزاینکردنەوەی ئیشەکان ببێت مەرجنیە من ئەمڕۆ لە وزارەتێکە ئیشەکەم لەسەر وزارەتێکم لەسەر وزارەت پەروەردەم یا لەسەر وزارەتی کارەبام مەرجنیە هەر لەوێ بمێنمەوە ڕەنگە من لێرەیە ئیشێک نەبێ بۆ من بتوانن لە شوێنێکی پێویستیان بەمنا ئاڵوگۆڕکردنی کارمەندان زۆر گرنگە خاڵی دووهام ئێمە پێویستمان بەوەیە کە کەرتی تایبەت چالاکتر ببێت بە سەپۆرتکردنی لەلایەن حکوومەتەوە لە ڕووی کاریێڕی و لە ڕووی داراییشەوە سەپۆرتێکی باش هەبێ بۆی کەرتی تایبەت وردە دروست ببێ پرۆژەی بچووک و مامناوەند دروست ببێ گەر ئەمە دروست بوو خەڵک کەمتر پەنا ئەباتە بەر کەرتی گشتی و کەمتر پەنا ئەباتە بەر کومپانیاکان هەر بە زۆر و بە عیلاقات بێ بەواسطە بێ بۆی من دابمەزرێم لە شوێنەکەم و چێک وەرگرم ئەو کات گەنجمان بە حەقیقەت توانای هەیە کە دەست بەرێ بۆ پرۆژەیەکە بیری لێ بکاتەوە خۆی پرۆژەیەکی بچووکی خۆی هەبێ خاوەن کاری خۆی ببێت ئەمەیان زۆر کێشەمان بۆ چارەسەر ئەکات جگە لەوەی کە خۆی نابێت بە بێکاری شاراوە چەندین کەسیش لەگەڵ خۆیدا کاریان هەلی کاریان بۆ ئەڕەقسێنێ و دەسەکەن بە ئیشکردن واتە دوورخستنەوە لە دامەزراندن لەسەر بنەمای لایەنە کۆمەڵایەتیەکان ئەمەیە کە وامان لێ ئەکات کە چارەسەری ئەم دۆخە بکرێت ڕەنگە من ئێستا لە کەرتی گشتیدا نەتوانم کارمەندێک لێرەوە نەخەڵکە مەسەڵەن بۆ قەڵاتجێ بەڵام ئەکرێت من مۆتیڤیشنیشم هەبێت ئەکرێت لە نێوان وزارەتەکانە ئاڵوگۆڕ بکرێت لە هەمان پارێزگا ئەمەیان زۆر گرنگە بەڵام ئەبێ ئەوە بکرێت کە پاڵ بە خەڵکەوە بنێن زیاتر بچێت بێ بە خاوەن پرۆژەی خۆی یا بەرەو کەرتی تایبەت بچێتە ئەو شوێنەی کە توانای هەیە تواناکانی خۆی بە تەواوەتی بەڕێژەی لە ساسە بخاتە گەڕ مامۆستا بینە سەر لایەنێکی دیکە ئەمە زیاتر لە کەرتە گشتیەکانە تێبینی ئەکرێت کەسە بەتەمەنەکان ئێمە ڕست لە خەپاتیان نەگرین و لە ڕابردووە ئەوان هیلاک بوون و ئەرکی زۆریان کردووە بەڵام لەوانەیە لە ئێستا بۆی هەڵکشانی تەمەنیانەوە نەتوان ئەو کارانە بەبێ پێویست لەو شوێنانەیە ئەنجام بدەن و هەروەها نێجار کە یەتە سەر ئەوەی کاتی خانە نشینیشیان لەبەرەوەی کە حەز ناکەن لە ماڵە من تازە فێری ئەوە بوون کە ڕۆژانە بچن بۆ فەرمانگە یاخود داوامێکی ڕسمیان هەبێ داواکەن کە 2-3 ساڵێکی دیکەش بۆیان درێژ بکرێتەوە خانە نشینەکان کە بەداخەوە هەنەجا و دیاردەیەشە بینین کە ئەنجامی شەدرێت ئەو تا چەند گرنگە کە ئەو کەسە بەتەمەنانە بە ئیتر گەنجەکان لە بری ئەوان ئیشکەن لەبەر تاقە و توانای زیاتریان هەبێت بۆ ئیشکردن
خۆی ئەو قسەیە زۆر تەواوە بەڵام ئێمە بیرمان نەچێت ئینسان کتاوەکو ئەچێتە تەمەنەوە ئەزمون زیاتر پێیاکە دائیمەن من قسێکم هەیە ئەڵێ مەڵامی ژیری لای بە تەمەنەکانە توانا و دەست پێشخەری لای گەنجەکەیە تۆ پێویستت بە ئاوێتەکردنی ئەم دووە هەیە ڕاستە ڕەنگە درێژکردنەوەی زۆرێک لە ئەو بەڕێزانەی کە ئەیانەوێت ئەگەنە قۆناغی خانەنشین بوون حەز نەکەن خانەنشین ببن ڕەنگە ئەمە کاریگەری هەبێت بەڵام دەرئەنجام هێشتا من ئەیگەڕێنمەوە سەر خراپی ئیدارەدان ئەگەر من وەکو بەڕێوبەری دائیرەیەکی دامەزراوەیەک ئەزانم ئەم بەڕێزە تەمەنی خانەنشین بووە هاتووە و ئەشکرێت جێگرەوەی هەبێت کە گەنجێک ببێت زیاتر لەگەڵ تەکنەلۆژیا ئاشنایە زیاتر توانای هەیە لەگەڵ زمانی تەکنەلۆژیا بەرەو پێشەوە بچێت لە ئایندەشدا ئەم تەکنەلۆژیایە ئێمە ئێستا لەم ئاستەیان ڕۆژێکی زۆر لیڤڵێک لەمە بەرسر ئەبێت بۆی تەمدید ئەەکەی ینی طبعا ئینسان حەزەکات بەردەوام ببێ لە کارەکەی خۆی و هەتاوەکو دواتر بەڵام معنایەوە نییە گەنجەکان بارن بە تەمەنەکان بارن بەسەر دامەزراوەکانەوە ڕەنگە جوزئێک هەبێت تێدا بەڵام ئەو ژیریە ئەو ئەزمونەی چەندین ساڵ کە کەڵەکە بووە ئەوەشمان پێویستە واتە ئەکرێ بڵین ئیدارەدان بڕیار ئەیات من پێویستم بەم بەڕێزەیە کە بۆی تەمدید کرێت درێژ کرێتەوە یاننا ئەمە خاڵی سەر زۆر باشە کەواتە ئێمە جارێکی تر چۆن هەنگاو بنین بۆی کە ئەم بێکاری شاراوەیە زۆر جار ئێمە کردومانە بۆی کە ئێستا بە خۆشحاڵی و کەرتی تایبەت خەریکە هەوڵایەت ئیتربی لەوە نەکەینەوە وشەیەک یاڵە تاعین نەبووە ناوشەیەک یاڵە دانە مەزراوە ئێمە بتوانین ئەو توانانەی کە خۆتێڵی لە دەستی نین ئەگەر گەنجی بە کوڕ و بەکچیشەوە توانی لە شوێنێکا خۆمام دۆزینەوەگە کەرتی تایبەتیش بێ ئەگەر پارەکەشی لەگەڵ منە زۆر نەگونجاو بێ بەڵام هەر نەوەستی ینی هەر کار بکەین ئەمە تا چەند گرنگە ئەمەش دوولایەنەیە هەم ئەو کۆمپانیایی کە ئەوێ کارێک جێبەجێ بکە حکومت کاری وا لەسەر بکات کە ئەبێ کەسە ناوخۆیەکانی خۆمان بەکاربێنی نە کەسێک لە دەرەوە بێنی چکە تواناکان هەمووی هەیە ئەمە چند والیەکە کە بێکاری کەم بێتەوە دەستی کاری ناخۆی زیابێت لە ڕووی ئابووریشەوە هەردوو لایەنەکەش سوودمەند بن و ئەو بێکاریش نەمێنێ دەستە خۆش بە خاڵێکی زۆر جوان و ڕوژان سەبارەت بەوەی کە هەلی کار زیاتر بڕەخسێ بۆ کەسی خۆماڵی ئەمە ئامانجی هەموو کەسێکە هەموو کەسێک حەزەکات من پێم خۆشەچمە هەر دامەزراوەیەک کەسێکی خەڵکی ناوچەکەش ببینم نەک تەنها کورد ببێت بۆ ئەوەی بەڕاستی هەلی کار بە یەکسانی بڕەخسێ بۆ هەمووی بەڵام لەگەڵ ئەوە دانین طبعا ئێمە بەداخەوە کۆمەلگای ئێمە هەندێک قسەیشمان هەیە زیاتر عاتفیە وەک لە عەقلانی و لۆژیکی ڕەنگە من لەو ڕەوتە دەربچم و زۆر جاریش ڕوبەڕووی ڕخنە ببینەوە ناکرێ حکومەت ئیجبارم کە بەوەی کە من ناچارم تەنها خەڵکە خۆماڵێکە دابمەزرێنم بەڵکو ئەکرێ وام لێ بکە من خۆم ڕەغبەتم هەبێ و دەست پێشخەری بکەم بە دوای کەسی خۆماڵیا بگەڕێم ئەمەش چۆن ئەگەر هاتو ئەم پسپۆڕەیە ئەم ئیشەی من بە گەنجێکی ئەم وڵاتەی خۆم بە گەنجێکی کورد بە گەنجێکی شارەکە بەڕێوە بچێت دڵنیا بە کەس دەست نابا بۆ گەنجێک لە دەرەوەی وڵات واقع ئەوەیە کە ئێمە چەندین پیشەسازی کرایەوە لە ماوەی پێشووە لە هەرێمی کوردستانە بە حەقەت پەنایانە برد بۆ خەڵک لە دەرەوەی وڵات چونکە ئەم پسپۆڕیەمان نییە ئەم شارەزاییەمان نییە کەسانێک هەبوون لە مسرەوە ئاهاتن لە معمەل کارتۆنەکانە ئیشیانە کرد کەسانێک هەبوون لە لوبنانەوە ئاهاتن بۆ دامەزراندنی هەندێک معمەل کە من لە نزیکەوە ئاگاداریوانم بەڵام ئەم ئەزمونە گوازراوەتەوە بۆ کۆمەڵە خەڵکانێکی ڕۆڵەی ئەم ملەتەن ئەمڕۆ ئەوانن ئیدارەی ئەکەن خاوەنکاریش حەز ئەکات پەنابەرێت بۆ کەسێکە کە خەڵکی وڵاتەکە ببێت کولفەی لەسەر کەمترە مەشاکری کەمترە زیاتر لەگەڵ ژینگەکەیە ئەگونجێت بەڵێ حکومەت ئەبێ ئیش لەسەر ئەوە بکە بەڵام ئیجباری نەکا بە یاسا من لەگەڵ ئەوەدانیم بە یاسا ئیجبار کرێت ئەمە خاڵی چەند خاڵی دووهام کە جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی وتمان خاڵ یەکەم ئەوەیان بوو کە خەڵکی خۆماڵی دابمەزرێنی باشە خاڵی دووهەم تەشجیعکردنی وەبەرهێنانە
هەلی کار بڕەخسێنی دەرخستنی تواناکان. ئەزانی ئێمە یەک کێشەشمان هەیە لە واقعە ئەوەی کە لە ئەرزی واقعە بەدی ئەەکەین دەرچووی زانکۆکانمان پێویستیان بە خولی ڕاهێنان هەیە بۆ ئەوەی ئەدابشنکەن لەگەڵ واقعی کاردا، یعنی چەندین جار ڕەنگە بە ڕێزیشتان گوێتان لەوە بوو بێگەنجانمان کە تەخەڕوجەکەن دوای 4 ساڵ ئەچێتە واقعی کارەوە سیرەکە ئەوەی کە خوێندوێتی زیاتر نەزاریە ئەمەی کە لە بازاری کاردایە شتێکی هەندێک جیاوازە لە حقەتە ئەم شۆکە بۆ ئەم بەڕێزە قۆناغی یەکەمە دواتر تێئەگا ئەوەی کە خوێندوێتی چۆن ئەتوانێت بیخاتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لەم قۆناغە پێویستی بەڕاهێنانە. ئێمە ڕێکخراوەکانمان هەن لە ڕووی پەرەپێدانی توانای مرۆییەوە و کارگێڕی و هەرچێ لە بوارەکانی دیکەی خۆی بەڵام ئەمە کافی نییە. گەنجمان چی بکە بۆ ئەوی تووشی ئەو حالەتە نەبێت چاوەڕێ بکە لە شوێنێکا دابمەزرە و جێ ببێتەوە هەرچیەک ببێ دەستی کەوێ تواناکان خۆی براسکا و بیخاتە ڕوو. یەکێک لە هەنگاوە هەرە سەرکیەکان ڤۆڵنتیریە یعنی ئیشی خۆبەخشی. ئیشی خۆبەخشیکردن لەگەڵ دام و دەستگاکانە ئەگەر حکومی بێ ئەگەر کەرتی تایبەت ببێت داخلی ئەو کەرتانە ئەبێ من لە هەر پسپۆڕێکە تەخەڕوجم کردی بێت کە لەو بوارە بە ڤۆڵنتیری ئیشم کرد بە خۆبەخشی ئیشم کرد زۆر شت فێرە بم کە ئیشکردن لە ئەرزی واقعە چۆنە ئاوێتەکردنی ئەو زانیاریانەی ئەو نۆڵجەی کە وەرم کردووە لە 4 ساڵی زانکۆدا چۆن لەگەڵ ئەرزی واقعە و بە فعلی ئیشەکانم چۆن بیهێنم بیخەمە بواری جێبەجێکردنەوە ئەزمونێکی چاک پیا ئەەکەم بۆ سیڤەکەم باشە بۆیە کاری خۆبەخشی من ئەڵێم هەچ کەسێک هەلی هەبێت چێ لە بوارەکەی خۆیان کاری خۆبەخشی بکە. من دائیمەن ئاخر خاڵم بە ئاماژەی پێ بکەم دائیمەن لە سیڤیشا کە سەیرەکەم ئەوانەی کە کاری خۆبەخشیان کردو بۆ ماوەی درێژخایەن دایمەن ئەولەویەتیان هەیە بۆ خوێندنەوەیەک ئەەکەی کە ئەم کەسە مبادرە ئەم کەسە ئامادەی تێدایە کە ئیش بکە حەزی لە ئیش هەیە و هیچیش نەبێ ئەزمونێکی پیا کردووە توانیوێتی بۆ ماوەیەکی درێژ چەندین مانگ ئیش بکات بەبێ موچە لەگەڵ خەڵکا بگونجێت ئەمە هەمووی خاڵم کارفەلاحیسا لەوانەیە پرسیاری کۆمەڵە گەنجیش بێت بڵێ کاکفەلاح وا بێ ماڵێ ڕاستە کاری خۆبەخشی زۆر گرنگە لە وڵاتانی جیهانیشا زۆر کاری لەسەرەکرێ بەڵام نەتیجەی هەیە و کاتیشی بۆ دانراوە بۆ نموناڵێ تۆ 2 ساڵ لەم نەخۆشخانەیە کاری خۆبەخشی بکە بەڵام دوای 2 ساڵەکە وەکوی توێڵی هەم سیڤەکە هەم بڕوانامەیەکی شیاتێ بۆی کە چووە هەر کارێک ئەم کەسێکی جیاوازتر بێت ئەزمموی هەیە لە هەمان کاتیشە لە هەموو وڵاتانی دەرە ئەوروپا تۆ هەر کارێکت بێت لە هەر تەمەنێکابی بەس تواناتە بێت ئەچی بۆیە خوێنیت و ئەچ کارەکەکەی بەڵام لای خۆمان بە بم خۆبەخشیە دەست پێ بکەیت کە چەندیش گەنجمانەی خۆبەخشن چەند گرنگە کاتیان بۆ دیاریکەین و دوای ئەو ئەم گەنجەش بینەی خۆی بکە لەسەر ئەوەی کە ئەم خۆبەخشیەکە بە زیایە ناڕات ئەتوانێت جارێکی هەمیش تێبینێکتر لەسەر کاری خۆبەخشی لەوانەیە لێرە لێ بیستی بێتمان وەستە بینەرایش هەمویان ئەو پرسیاریان لا دروست بێت چکە لەوەی کە لە کۆتایی مانگەکە ئەم لەو بڕەپارەیە بێبەشە لەوەی چکە ئەو خۆی هەڵی بجاردە کە بە خۆبەخشی کار بکە بەڵام چکە لەو بڕەپارەیە کە وەکو موچە ئەیدێت لەوە بێبەشە لە هەموو ئەرک و مافەکانی دیکەش بێبەش ئەکرێت کە کارمەندێکی دیکە هەیەی لەو فەرمانگەیە لەو شوێنەی کە کاری خۆبەخشی تیاکەواتەوە چۆن بکەینە ئەزمونێک کە بتوانین خۆبەخشیەکە هەم کاتی دیاریکرااو بێ هەم بشتوانێت لە کۆتایی کارەکەی خۆیان بچێتە سەر کارێک کە بتوانێت بژێ ژیانی خۆی پێ باشە ئەمە بە دوو شق جوابێمە دوو بەش جوابێمەوە بەشی یەکەمیان هەڵبەتە من لەگەڵ ئەوەدام لە کاتێک کە دامەزراوەیەک پێویستی بە کارمەندە ئەولەویەتی تەواو ئەبێ بات یعنی هەر لە ڕووی ئەخلاقیشەوە ئەبێ بات بەو کەسانەی کە بە ڤۆڵنتیری لەگەڵیان ئیشان کردو یعنی وزارەت پەروەردە گەر پێویستی بە مامۆسا ببێ مەفرۆزە دەست بۆ مامۆسایانە بەرێدان مەزرێنێک کە بە ڤۆڵنتیری ئیشان کردووە ئەمە هەر عەدالەتێکی تێدایە و ئەدەبیەنیش مەفرۆزە پابند بن بەمەوە بەڵام دیوەکەی دیکە ئەگەم لە حستان کردی بێ ئەچینەوە سەر هەمان قسە من ڤۆڵنتیری ئیشەکەم بۆ ئەوەی دام بمەزرێنن دواتر لە کەرتی گشتیدا ئەمەیشان ڕەنگە کارێکی باش نەبێت نا من ڤۆڵنتیری ئیشەکەم بۆ بنیادنانی تواناکانی خۆم بەدەستهێنانی ئەزمون بە پراکتیککردنی ئەو نۆڵجەی کە وەرم گرتووە لە ماوەی 4 ساڵە چۆن بیخەمە بواری پراکتیکەوە بۆی سیڤەکەم بە قەوەتکەم بتوانم لە شوێنێک کە پێویستی بە منە بە فەعلی نەک چاوەڕێ ئەوە بکەم من
ماوەیەک ڤۆڵنتیری ئیش بکەم و دواتر داوای دامەزراندن بکەم لا هەر ئەبێ دام بمەزرێن ئەگە دام نەمەزرێنی تۆ لە تواناکانی منەتیاوە نەخێر ئەمەشیان ڕەنگە ڕاست نەبێت بەڵام دیسان قسەکە دووبارەکەمەوە ئەوەی هەر دامەزراندن هەبێت بە دڵنیاییەوە ئەوەی کە ڤۆڵنتیری ئیشی کردووە لە ڕووی ئەدەبیە و حتاوەکو لە ڕووی کاریێڕیشەوە ئەمە ئەزمموی پیا کردووە ئەمە چەندین مانگە لەگەڵ منایە ڕەنگە ساڵان ێستا مامسامانەیە بە ساڵان بە ڤۆڵنتیری دەرسەڵێنەوە ئەزمموی باشیان پیا کردووە ئەکرێ سوود لە تواناکانیان ببینرێ بەڵام نەکرێ بە ئیجباری ئەکرێ من لە کەرتێکی گشتێ لە نەخۆشخانەیەکە لە تاقیگەیەکە ئیش بکەم بە ڤۆڵنتیری ماوەی 1 ساڵ دواترە ڕۆم لە تاقیگەیەکە لە دەرەوەی نەخۆشخانەکەن کاتێکە ئەڵێ تۆژێڵێ وەڵام من 1 ساڵ خاوەنی ئەزمونم کاتێکە دانیشم بە دڵنیاییەوە ئەو تاقیگەیەک پێویستی بە کارمەندە ئەو لەوێت ئەیا بەو کەسەی کە بە ڤۆڵنتیری ساڵێکی ئیشی کردووە ئەزمموی هەیە وەک لەوەی کە تەخەڕۆجی کردووە لە ماڵەوە دانیشتووە باشە من وەکو دوایین پرسیاری خۆم مامۆسا لەم نێوەندەیە ناوەندە ئەکادیمیەکانمان تا چەند ڕۆڵیانە بێ لەسەرەوەی کە ئێمە چەندێک خوێندکارێک پەروەردەکەین بە زانستیەکی وەکو نووسرا و ئەوەش پەروەردەیکەین بە پراکتیشیە یعنی بۆ نمونە هەمومان ناتوانین ببین بە پزیشک هەمووشمان ناتوانین لە نێو کارگەکان ئیش بکەین ئیتر بەبێ جیاوازی کەواتە تا چەند نێوەندە ئەکادیمیەکان زانکۆ و پەیمانگاکان و مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان ڕۆڵیان هەیە لەوەی کە گەنجێک پەروەردە ئەکەن بە زانستی و بە ئاکادمی بەڵام فێریشیکەن ئەمە کارە بژێ ژیانی تۆ لەسەر ئەمایە ئیتر لە هەر بوارێکا بێ بۆی کە بتوانین کۆمەلگاکەشمان سوودیان لێ ببین جارێکی تر دەستەکان خۆش بە خاڵی جوانە خەیتە ڕوو دیسانەوە ئێمە شکالیەتێکمان هەیە ئێستا لە قۆناغێکین تا ئێستا پشتمان بە حکومت بەستووە بۆ دامەزراندن من گەر تەخەڕۆج بکەم دامەزراوم و ژیانم زەمانە نا بژێویەکەم زەمانەت کردووە لەم قۆناغەوە یینە سەر ئەو قۆناغەی بەرە و بازاڕی کراوە ئەڕۆین یان ئێمە ئێستا سیستەمی بە تەواوەتی پەنامان بردوێتە بەر بازاڕی کراوە کە دوو سیستەمی زۆر گیان هیچ کات تۆ کە تەخەڕۆجکەی زەمانەت نییە کە ئیشت دەستکەوێ ئەوێ خۆت بڕۆی ئیش جستەوە لێرە ڕۆڵی دامەزراوە ئەکادمیەکان چییە بێ قاڵ یەکەم دامەزراوە ئەکادمیەکان ئەبێ لایەنی پراکتیکی زیاتر بە خوێندکاران ببەخشن تەنها نۆڵج و باگراوندی ئەکادمی نییە بەڵکو لایەنی پراکتیکی ئەمەش خۆش بەختانە زانکۆکانیشمان لە قۆناغی گواستنەوەدان لە سیستەمی گشتێکت بۆ سیستەمی بۆڵۆنیا ئێستا کە جێبەجێ ئەکرێت کە بایەخێکی گرنگ ئەدرێت بەلایەنی پراکتیکی خوێندکارانمان تا ڕادەیەک ئەکرێت ئاشنا ببن بەلایەنە پراکتیکی چۆن ئەم نۆڵجە ئەخەنە بواری جێبەجێکردنەوە هەڵبەتە بۆ ئەوەی ئەنجامی ئەمە ببینین ماوەیەکی پێویست ئەبێت خاڵی دووهام گرنگیدان بەلایەنی تەکنەلۆژی یعنی من ئەمڕۆ لە شوێنێکە کە شتێک باس ئەەکەم ڕەنگە پشت بە سەرچاوەیەک ببەستم وەکو مامۆستای زانکۆ بە سەرچاوەیەک ببەستم هیچ چەندین ساڵ لەمەوە پێش ببێت کەس دڵی لێمان نێشێ من خودی خۆم وەکو مامۆستای زانکۆ ئەم قسەیە ئەڵێم هەیە بوونی هەیە یعنی ئەو حالەتەش بەڵام ئەمڕۆ تا ڕادەیەک ئەوەی کە بەدی ئەەکەین بە دەستە جەمعی بەرەو ئایندە چاومان لە ئایندەیە ئەزانین چ گۆڕانکاریشێ پەنابردن بۆ تەکنەلۆژیا یعنی بۆ نمونە تۆ لە ژمێریاری کە باسی ژمێریاری ئەەکەیت و شێوازی قیود و قەوائمی محاسبی و هەتاوەکو دواتر ئەکرێ یەکێک لە سۆفتوێرەکانی بۆ جێبەجێ بکەیت لە HR هەر هەمان شت لە میدیا و ئەوانەیە ئەکرێ لایەنی پراکتیکی زۆر گرنگی پێ بدرێت تاقیگەکان بۆ پسپۆرە زانستیەکان لە بایۆلۆجی لە کیمیا لە هەتاوەکو دواتر پەنا ببرێ بۆ لایەنی ئەوانەی کە لە هینا ئیشەکەن لە بواری ئەدەبیاتە لە کۆڕ و کۆڕبەندەکانە بە شێویی بەردەوام بەشداریان پێ بکەن واتە ئاوێتەکردنیان بە دیوی پراکتیکی و ئاوێتەکردنیان لە ئاشناکردنیان بە تەکنەلۆژیای سەردەم ڕۆژێکی ئەو خوێندکارە لە مامۆساکەی بەتواناتر ئەبێت لە بواری تەکنەلۆژی ئەو سکۆپەی کە تێدا خوێندوێتی دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە بتوانین ئەم گفتوگوۆیەمان دەرفەتێکی تر بێ بۆی کە بێکاری شاراوە نەمێنێ و ئەوانەشی کە توانایەک و لێهاتیشان هەیە بتوانن زیاتر دەستیان بگیرێ و ڕێگەچارێکی باشتیان بۆ بدۆچێتەوە بۆی کە بتوانین کۆمەلگایەکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا زۆر بەخێر بێت